إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله، بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواهی پروردگارك لقرآني پیروزا فرمويتي، وباشترين ريبازي أو پیغمبريك خواهی پروردگار ناردويتي بو اوي سرمشق بو همو جهان، وخرابترين ريقا او ريقا و ريبازانيك پيچواني ريبازي پیغمبري خوشويسته صلى الله عليه وسلم، وهر لادانيك لو ريباز مباركة وهر پيچوانا بونيك وپنامان بدا بو او ريبازة ولو ريبازة براسي خوشويسان لدنيا سرگردانية، لدنيا قمرائية، ولا الروجي قيامة شار الرشية، لبردم ديواني خوا شرمزارية، لبردمي في غمري خوشويسمانا صلى الله عليه وسلم. براياني عزيز خوشويستم، خوشكاني بالريز، بوني سرمشق قدوة بو هموكم الغاكان، بو همو ملتكان، ضرورتك حتمية پێویستە، چونکە مرۆڤەکان خوای پەروەردگار وا خوڵقان دوینی کەوا دائیمەن چاو لە کەسانێکی سەرەوەی خۆیان ئەکەن، حەزەکەن ئەمانیش وەکو ئەوان بن. لە هەموو ملەت و گەلەکانە ئەبینی خەڵکانێک هەن، ڕابەرانێک هەن، خەڵکی ئیقتیدایان پێوە ئەکا لە بواری ڕوحیە و ئاینیە، و هەروەها لە بواری سیاسی و ڕامیاریە، تەنانەت لە بواری ئیقتسادیشە، تەنانەت لە بواری ئابووریشە. خەڵکانێک هەن خەڵک حەزەکە لاسایی بکاتەوە چونکە کەسێکی دەوڵەمەندە و پارەی پیا کردو، حەزەکەن خەڵک حەزەکە وەکو ئەو پارە پیا کرد. خەڵکانێکیان ئەو سەرمەشقانە بەڕێزان، ئەو قودواتانە کە خەڵک ئەیان کا بە قودوە زۆر جار کەم و کورتن، زۆر جار نوقسانن. خەڵک ئەڕۆن ڕابەرێرێک هەڵە بژێرن لە بواری ڕوحیە، جاری وا هەیە ئەو کەسانە سەرگەردانن، خۆیان گومڕان، منهەجی ئەڵڵایان گۆڕیوە. وەکو ئەمڕۆ لە سەرانسەری زەویە سەدەها ئاین هەیە، سەدەها مەزهەب و ڕێڕەو هەیە، زۆر جار هەڵگری ئەو ئاین و مەزهەبانە لایان داوە لە ڕێگای خوای پەروەردگار. بگرە جاری وا هەیە ڕێک دژا و دژی ئەو ڕێبازەی خوای پەروەردگارن، هەیانە لایان داوە دین بەس بەکار دێنن بۆ دنیا، دین بەس بەکار دێنن بۆ دنیا، بۆ پەیداکردنی دنیا، یعنی بە کوردیەکەی بە دینەوە نان هەیەکەن. طبعا ئەمە لە ئاینەکانی تریشە هەیە جگە لە ئاینی خۆمان،
ولا مذهبەکانی تریشە هەیە جگە لە مەذهبی خۆمان ولا ناو خۆشمانە هەیە بەڕێزان لە ناو مسلمانانیشە کە على ئەساس مسلمانە و شوێنی ڕێبازی ئیسلام کەوتووە بەڵام بە دیندارێتیەکەی نان پەیاکە. حەشە بەڕێزان ئەوەندە زیادە ڕەوی کردووە بەشی دنیای نەیەڵاتەوە لە دیندارێتیەکەیە. یعنی وەکو بڵێ هەر نقم بووە لە ناو ڕوحانیاتە، ئاگای لە کۆمەلگا نەماوە، کۆمەلگای ئیهمال کردووە، خەڵک بەگڵاوە زانێ خوا پەناماندا. بۆیە ئەدا بە دەشت و دەرەکانە و دێوانە ئەبێ و وەکو چۆن لە دیانەتی مەسیحیە هەیە و هەندێکیش هەیە لە ناو خۆمانە، یعنی بووە لە پێشا ئیسەکەم بۆتەوە. بە هەمان شێوە بەڕێزان لە بواری سیاسیشە بالضبط خەڵکانێک هەن ئەوەندە سیاست بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆیان بەکاردێنن گەیشتۆتە حەدی ئەوەی کەوا ملەتیان کردۆتە کۆیلەی خۆیان. وا ئەزانن ئەو ملەتە هەمووی کۆیلەی ئەوانە ئەبێ بەویستی ئەوان بجوولێتەوە. بۆیە لە پێناوی ئەوەیە ملەت بکەن بە کۆیلە، ڕزق و سەرچاوەی ڕزقی ئەو خەڵکە ئەخەنە دەستی خۆیان. بۆ ئەوەی بەو چونکە ئەزانن ڕزق مەسئلەیەکی حساسە، زۆر هەستیارە لە ژیانی ئینسانە، بۆیە ئەو سەرچاوەی هەوڵەدەن دائیمەن لە دەستی ئەوان نابێت تا خەڵک بکەن بە کۆیلەی خۆیان، کۆیلەی بنەماڵەکانیشیان دوای خۆیان. بۆیە سەیرەکەی وەچە ئەخەنەوە، ئەمیر لە دوای ئەمیر، نەوە لە دوای نەوە، لە ناو خەڵکە زەرق و بەرەقیەکەن، جوانیەکەن، بۆ ئەوەی خەڵک لە دوای خۆیان عەبدایەتی و کۆیلایەتی نەوەکانیشیان بکە، هەر بەس بە خۆیان ناوەسن، بۆ نەوەکانیشیان لە دوای خۆیان. خوا پەناماندا. لە بواری ئابووریشە بەڕێزان خەڵکانێکن یعنی زۆر دەستیان بە پارە و پولی دنیاوە گرتووە، بەشی قیامەتیان تیان نەیەڵاتەوە، بەشی قیامەتیان تیان نەیەڵاتەوە بە هیچ شێوەیەک. و هەموو ڕێگاکانی پەیداکردنی پارە ئەگرنە بەر لە ڕیبا و لە سوو لە ڕێگاکانی تری حرام بۆ ئەوەی کەوا گیرفانی خەڵک بەتاڵکەن و گیرفانی خۆیان پڕکەن. بەڵام خوای تەعالا پێغەمبەرانی ناردووە بۆچی؟ بۆ ئەوەی قودوەیەکی ڕاستەقینەی ئەو خەڵکە بن، بۆ ئەوەی قودوەیەک بن کە خوا خۆی پەروەردەی کردبێتن و ڕێگا ڕاستەکە بە جوانی بگرن لێی لا نەدەن. پێغەمبەران خوای تەعالا خۆی پەروەردەیان ئەکا بۆ ئەوەی کە قودوەیەکی چاک بن لە هەموو بوارەکانە، بەو شێوە بن کە خوا ئەیەوێ، پەیامی خوا ئەیەوێ. خوای تەعالا مرۆڤایەتی خەڵق کردووە، دیارە ئەیەوێ بە شێوەیەک مامناوەند ئەم مرۆڤایەتیە خواپەرستی بکا و عیبادەت بکا و دین و دنیا بەیەکەوە ببەسێ و ژیانێکی خۆشبەختی ببەنە لەسەر ڕووی زەویە. فەرق و فروقات نەبێ لە بینی قەومیاتەکانە، لە بینی عەشرەتەکانە، لە بینی گەورە و بچووک نەبێ. کۆمەڵای خەڵک خۆیان کردبێتە خوا وەکو فیرعەون، ئەنە ڕەبکم الئەعلا ما علمت لكم من إله غيري، وخلقي تريش هبن كويل بن. خوای تەعالا بۆ ئەوەی ئەمە نەیەڵێ، ئەم فەواریقانە نەیەڵێ، لە هەموو زمانێکا پێغەمبەرانی ناردووە تا سەرمەشقی ڕاستەقینەی خەڵق بن، خەڵک شوێنی ئەوان بکەون. خوای تەعالا لە سورەتی ئەنعام ئەفەرمێ ئولئیک الذین هەدى الله فبهداه مقتده. یعنی ئەم پێغەمبەرانە خوای تەعالا هیدایەتی دان، ڕێنمایی کردنی بە سەرمەشق، تۆش شوێنی ڕێبازی ئەوان کە حتا تەنانەت بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم دەرس لە پێغەمبەرانی پێشووی خۆت وەربگرە، ئەوان بکە بە سەرمەشقی خۆت. و بۆ ئێمەش ئەفەرمێ لە سورەتی ئەحزابە ئایەتی 21 گوێ بگرن ئەلەمە، خوای تەعالا ئەفەرمێ ئەمە زۆر گرنگە بەڕێزان، لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. خەڵکینە ئەگەر ئەتانەوێ سەرمەشقتان هەبێ لە دنیا، سەرمەشقێک کە هەموو بوارەکانی ژیانی بەو شێوەیە کە خوا ئەیەوێ، ئەوە محەممەد المستەفا ڕەسوول الله
پەیامبەرەکەی خوا سەرمەشقە بۆ ئێوە، سەرمەشقێکی چاکە بۆ ئێوە و بۆ هەر کەسێک. طبعا لەیرە ئەفەرمێ ئوسوەتون حەسەنەتون بۆ کێ؟ بۆ هەر کەسێک کە ئومێدی بەڕەحمەتی خوا هەیە، ڕووی کردوتە خوا، تەماحی ئەوەی هەیە قیامەت بباتەوە و دنیایش بباتەوە، و دائیمەن ڕوو لە خوایە و ذکری خوا زۆرەکە و عیبادەتی خوا زۆرەکە. پێغەمبەر باشترین سەرمەشقە. یعنی ئەمە معناکەی ئەوەیە کە خەڵکینە هیچ کەسێک نییە وەکو پێغەمبەر سەرمەشق بێ لە هەموو بوارەکانە. بەڕێزان لە هەموو بوارەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین سەرمەشقە، باشترین مامۆسایە. بەڕێزان ئێمە کە پێغەمبەرمان هەبوو پێویستمان بە سەرمەشقی تر نییە. ئەگەر سەرمەشقانێکی تریش هەبن، ئەگەر پێغەمبەریان کردبێتە سەرمەشقی خۆیان و ئەوان مجددی دینی ئیسلام بن، یعنی نوێکەرەوەی ئەم دینە بن لەناو خەڵکیە، ئێمە شوێنیان ئەکەوین تا لەسەر ڕێبازی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم. هەر کاتێ لە ڕێبازی پێغەمبەر لایاندا ئێمە لەگەڵیان نابین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شێوەیەک خوای تەعالی ناردوێتی سەرمەشقە لەناو خێزان و ماڵ و مناڵی خۆیان، یعنی بەرامبەر بە ژنی، بەرامبەر بە مناڵی، یعنی زۆر تایبەت بووە، زۆر تایبەت بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشق و قودوە بۆ ئێمە لە بواری بیر و باوەڕە، لە بواری عەقیدەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشق بووە بۆ ئێمە لە بواری عیبادەت و خواپەرستیە. ئەمەنە باوەڕی بەخوای تەعالی قایم بووە لە هەموو ناڕەحەتیەکانە، لە هەموو ناڕەحەتیەکانە لە ژیاننامەی پێغەمبەرە دەرەکەوێت کە پێغەمبەر چەند ئیمانی بەخوای خۆی قایم بووە. و لە عیبادەت و پەرستشیشە سەرمەشق و قودوەی هەموو مسلمانان بووە، زیادە ڕەوی نەکردووە و شلڕەویشی نەکردووە، وەسەتی گرتووە. فەرموویەتی ئەمەش سنەتی منە، ئەمەی ڕێبازی خوا، کێ لەسەر ئەمە بچێ ئەوە لەسەر ڕێبازی منە، کێ لە مەلادا بەم لایە یا بەم لایە ئەوە لە من نییە. برایە حتا زیادە ڕەوی لە عیبادەتشا دروست نییە، لە عیبادەتە دروست نییە زیادە ڕەوی بکەیت. چۆن نوێژی بەیانی ناتوانی یەک ڕکات بکەیت، بۆ تیش نییە نوێژی بەیانی بیکەی بە سێ ڕکات. خوای تەعالی 5 وەقتی داناوە نوێژی تیا بکەیت، جگە لەو 5 وەقتە ئەبێ ئیتر بڕۆی خەریکی کاسبی بی، خەریکی ئیشوکاری خۆت بی، ژیانداری بکەیت. یعنی دین و دنیای بەستە یەکەوە، دینی ئیسلام. پێغەمبەری کردوتە قودوە، دین و دنیای بەستە یەکەوە. پێغەمبەر ژنی هێناوە، هەندێک لە ئەصحابە ویستیان ژن نەهێنن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە سنەتی من نییە، لە سنەتی من لادا لە من نییە. نابێ بڵێ وەڵام من ژن نایەنم خەریکی عیبادەتە بم، نابێ بڵێ هەموو ژیانم خەریکی عیبادەتەوەم. کۆمەڵێ خەڵ لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانەوە لە دوای نوێژەکان ئیمامی عومەر طبعا ئەمانەوە بۆ عیبادەت على ئەساس لە هەندێک کاتی مناسباتە جیاوازە تۆ مەسەن ڕەمەزان دادناوە عیبادەتی خوا بکەی، ئیعتیکافەکەی لە مزگەوتان بێنیتەوە جایە، بەس لە کاتەکانی ترە تەمەڵ بێ لە مزگەوتان بێنیتەوە ماڵ و مناڵت برسی بێ، ئیمامی عومەر ڕازی نەبووە شولەدارێکی لیان هەڵگرتێتی ئەڵڵا هەڵسن دەرچن دەرەوە، یاڵا هەرکێ بڕۆ خەریکی کاسبی خۆی بێ. لە دینی ئێمە ڕەهبانیەت نییە، گۆشەگیری لە دینی ئێمەیان نییە. دینی ئیسلام خۆشەویستەکانم لە بواری ئەخلاقیشا هەر بە هەمان شێوەیە پێغەمبەر قودوەمانە لە بواری ئەخلاقە. ئاخر لە بواری ئەخلاقیشا جاری وایە خەڵکە زیادە ڕەویەکە، خەڵکی شەیەش ڕەویەک، هەر لە بواری ئەخلاقە، لە بواری ئەخلاقیاتە بەگشتی، لە بواری بەخشیندەیە هەیە زۆر بەخشیندەیە و هیچ نایەڵێتەوە، حاشا هیچ نابەخشێ، وەسەتەکەی. حتا خوای تەعالی فێرمانەکان نە ئاوا بین، هیچ لەناو دەستمانە نەیەڵینەوە، نەیش ئاوا بین و خوێنین، ئەفەرمێ ئاوا. هەر لە بواری بەخشیندەیە، بەخشیندەیی کە یەکێکە لە ئەخلاقە گرنگەکان. لە بواری لێبوردەیە، بەزەیی و لێبوردەیی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە بەزەیی بووە، زۆر لێبوردە بووە، بەڵام نەیویستووە حەقی خەڵک بخورێ. ئاخر کابرایەکە دزیە کرد لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئافرەتێک دزیە کرد، لەسەر دزی گیراو شایەت هەبوو، هێنایەنە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا حکمی ئیسلامی لەسەر تەطبیق کە دەستی ببڕێتەوە. خەڵک هاتن و تکا و ڕجا و زۆرێک لە سەحابەکان حتا سەحابە نزیکەکانیش ڕجاوتکیان کرد کە دەستی ئەو ژنە نەبڕێتەوە. و پێغەمبەر زۆر بە بەزەیە ناگە دەستی، بەڵکو پێی خۆش نییە دڕکێ بچێتە پێیە. بەڵام لەم مەوزوعە جیاوازە، خۆ نابێ خەڵک بەڕەڵاکەی بە کەیفی خۆی خەڵک بکوژێ، بە کەیفی خۆی عەزیەتی خەڵک بدا، بە کەیفی خۆی ماڵی خەڵک بخوا، وڵات چییە من بەزەیم هەیە بەرامبەری.
بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی والله ئەگەر فاتیمەی کچی منیش دزی بکە دەسێ بڕمەوە. ئەوە لەولا ڕاستە بەزەی، بەڵام لەم لایشەوە حەق و عەدالەت ئەبێ بەرپادێ. يعني بەڕێزان ئەمەیە قودوە، ئەمەیە سەرمەشق لە بواری کۆمەڵایەتیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ مناڵە وەکو مناڵ معاملەی کرد. والله تەسەورەکەن مناڵێک بەردەوام بە ڕێگای پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم لە ڕێگای مزگەوتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار لای داوەتە لای ئەو مناڵە دانیشتۆ، ناوی عومەیر بووە، خۆشەویستووە، تەیرێکیە بۆ بەدەستیەوە بۆ یاری کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایە دانیشتووە، پرسیاری تەیرەکەی لێ کردووە، ناوی نوغەیر بووە، مناڵەکە ناوی عومەیر بووە، تەیرەکەی ناوی نوغەیر بووە. حتى ڕۆژی هات تەماشای کرد عومەیر بێتاقەتە و دانیشت و ئەگری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاڵێ دانیشت، فەرمووی عومەیر خێرە بۆچی ئەگری، بۆت بێتاقەتی؟ فەرمووی وەڵای پێغەمبەری خوا نوغەیر مردارەوە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاڵێ دانیشت وەکو چۆن تعزیە ها، چۆن لە پاڵ یەکێکا کە تعزیە هەیە دانیشی لە پاڵ ئەو مناڵەی لەبیر نەچوو. ئەو پێغەمبەر عەزیمە. خبرينا أما حرب بس يعني عقل إنسان تحملي ناكاد. شلون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەوڵەتێکی بردوتە ڕێوە، پێغەمبەر بووە، مناڵێکی لەبیر نەچووە، حسابی بۆ مناڵێک کردووە، پیرێژنێک هات بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگایە دەستی پێغەمبەریە گرت و احتیاجاتی خۆی لەگەڵ پێغەمبەرا باسە کرد، پێویستیەکانی خۆی باسە کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت نەیەفەرموونە. گەنج هات خەم و دڵی خۆی بۆ پێغەمبەر ئەکردەوە. أي فرموا أي پیغمبری خوا، يعني تصورك أن جواب وحاتوت أي پیغمبری خوا من حزقم زيناب، شهوة برزو آرزو برزو حزقم زيناب، حزقم جناح بكم. طبعا صحابة وقت پیغمبرين صلى الله عليه وسلم وبتايبتي أواني أم كتازر تربونا شو نتجج يا پیغمبر فرمتي وازي لي بين باني كردو نصيحتي كردو رازي أم زنايا خلق لقل دايك تابي كان نا والله، لقل خوش تابي كان نا والله، لقل يتر شو لقل يا پیغمبری خوا صلى الله عليه وسلم أي فرميتي خلقش دايكي هي خلقش خوشكي أو كساني واتو زينيان لقلاكي. طبعا أوك أوانا كل جوانكم خوي تعالى الرجاي حلالي دانا والرجاي جن هنا هو ضيواش واش خد كوكر وبو يجن بيني دسي هنا وتضلي أبو الرد وعاي بوكردو أو كابران فرمي والله كتشوما خزمتي بيغمبري صلى الله عليه وسلم خوش يسترين الشت لام أو أبو كجناح بكم بلام كاتي بيغمبر دعاي بوكرد مو نصيحتي كرد مو هلصام للاي بيغمبري صلى الله عليه وسلم يتربح حياتي ظلم بوش تناشو لەگەڵ ئەنجات چۆنە، لەگەڵ ئافرەتانە، لەگەڵ پیرەکانە، پیاوێکی پیریا ئافرەتێکی پیری ببینایە ئەو پەڕی ڕێزی لێگرت، ئەو پەڕی احترامی ئەگرت. کاتێ تۆ بە ئەخلاقی جوان لەگەڵ خەڵکا معاملە ئەکەی، بە ڕەوشتی جوان لەگەڵ خەڵکا معاملە ئەکەی، ئەو خەڵکە ناتوانن بەرامبەر بە ئەو ڕەوشت و ئەخلاقی تۆ بوەستنەوە ئیلا ئەکەون لەگەڵتان مەگەر کەسەکە هەر زۆر دڵی ڕەش بوو بێتەوە. أما مناوند الأخلاق للروشتا لعبادتا لعقيدة براسي زور قرنجة. پیغمبری خوا صلى الله عليه وسلم قال تعالى فرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين. قال تعالى فرمي إمت توما نادور رحمة ببوها مجهان نقبس تنها بو عائلة خود بو خزمكاني خود بو عشرتك خود بو قومك خود بلكو بوها مجهان. أم جاء فرمي وإنك لعلى خلق عظيم. براسي أي پیغمبری خوا تو جوان ترين روشتت هي، قورة ترين وجوان ترين روشتت هي. بويا خوش يسكانم حزكم بزانم زور قرنجة إيما لمناسبة كابون منا لما انجا كبيغمبری خوا تي على دايك بي وتعيشها وفاتك هل لما انجا يعني إيما لجاتي أويك بربركان يبكين، لجاتي أويك دجايتي يبكين، لجاتي أويك وأنبلي هيا أو بلي النية أنبلي ما يما بين السر بازي پیغمبری خوا صلى الله عليه وسلم. پیغمبری خوا لقل أمشتانت شون معاملة كردوا، شون هلسو كوتي كردوا، حيث مسلمانان دجايتي يبكن وخواي تعالى قرآن وسنتي شيخ بويان هناو حيث أم عليك كاكيان الرواد لجاتي أويك أم مناسبة جوانا أم مناسبة القورية وسلام علي يوم ولدت ويوم أموت ويوم أبعث حيا. سلامي خوام لسربيه لو رجيك لدعيك بم لو رجيك تيا أمرم ولو رجيك زندو أكرم ولا إخوة تعالى والسلام عليه يوم ولد ويوم يموت ويوم يبعث حيا. بو عيسى بو يحيى لجاتي وي أم مناسباتنا أم بونانا ببيت ماي أوي كتو زيات الأخوة والنزيكاتوا زيات الله السنة كاني في غمري خوا صلى الله عليه وسلم شارزابي قرم وقور تربي بو تطبيق كردني السنة نابي أم مناسباتنا بكيت فرصت بو دجايتي كردني براي مسلمان
لجاتي او بكيت فرصتي بو نصيحه كردن بو امجغاري كردن ما كو بيغمري خاص اصل وايا كوايا مبرابين يا متبابين اما بقرينا واخوا او بيغمري خواتيان فرموا او بكين نك زياده الري بكين بملايا او بولايا دا كرم خوي تعالى بخاطرنا وجوانا كان يخوي الرحمن بيبكا هدايه من بدا دا مزرعه من قال سردين دارتي لسر اسلامتي شلون كوتي راستقيني في غمر خوابي يا ربي خويا للرباسي في غمر لا من ندي يا ربي خويا لو انا نبي خوافنا من بدا للرج قيامتها كوا اجنا سر حوزي كوسر تاوكو بدست لدستي في غمر خوا فرداخي اوي كوسر ور بقرن بلا ملائكه كان نايلن لو او بخونو الين اي في غمر خوا امانه لدواي تو دينا كان دوري خوا فنام دا لو انا نبي يا ربي خويا رحمه مردو كان من بكي يا ربي خويا رحمه مردو مسلمان بكي يا ربي خويا شفاي نخوش كان من بدي بتايبتي او كساني كداوي دعاء خير يعني لكن خويا شفاي بدي يا ربي خويا اگر خويا نخوش اگر نخوش يعني خويا شفاي نخوش كان بدي يا ربي خويا كردستان لبلا مصيبه بدور بقري يا ربي خويا لبلا مصيبه بدور من بقري يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت بخات اسم عظم يخوت تباي وخوش يسيب خيتن يوان مان خويا دوبركي وتفريق لنا يوان مان دركي يا ربي خويا كي شيء مچلم ولاته چاره سر ببي يا ربي خويا وبكر بدستان من بكي خلني امل لتبخون خويا يا ربي وين تبكي بير لو كان وكاملتي كان هي خلقانك هي كان الاوان اوان كانوا باركان الموجب جيب كان يا ربي خويا وين تبكي رحمه بزي خيت ضليانا امين امين آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون إمان داراني خوشويس لو أنا هريك يكليوا برسال لو لا يدروز ببي آية من شون بزعلم الربازي في غمر قاص الله وسلم اشتكانا شون بجواني في غمر بناسم شون بجواني الربازكي بناسم خوشويس كانم او برسياره باب زاني شتيق نيه سنتيك بيجي والله برا من يعني وكو هر سنتيك تر هول ضم بيكمون اگر نيشم كذا اعتياديه او فرز يعني فرز لسر من لسر تو لسر جن بياو قورا بتشو جنج منال لديني في غمري خاص الله وسلم للرباسي في غمري خاص شعر زي هبي اوج بوقت لي هول بدي او يتخنواره بقرا كتاب وجيانامي في غمري خاص خنيته في غمر بناسن برزان في غمر بناسن كي شيء ما اويك كبيغمر هذا كسي بيغمر ما ناسي ودجايتيك فانا ما بدا هو بدري بيغمر بناسن بزان بيغمر شلون هالصار شلون دانشتوا جيانامي بيغمر خاص الله وسلم ور بقرن با جنجان بزان بيغمر خاص الله وسلم شلون معاملك با جوركان بزان بيغمر خاص الله وسلم شلون معاملك كنا براينا ما كار بدستان بزان بيغمر خاص الله وسلم شلون معاملك كار بدستان ما مدين لمولود نامي بيغمر دا انشن لقل مسلمانان شام مولاي صليه كان بلام سين اخلاق انا كي حد دورتين اخلاقنا في غمر خاص مي واحد شو إيكاك تو كار بدستي تو خنواري تو شعر زايد هي هو بدا زان في غمر شلون كار بدستي كردوا اخبر اين ناكل تو مالا كانت كره كانت بنا مالكت لا عنها وهلا الله اسمان ها بلام خلقي ترش على جير زمين اخر ما كي راسه ما كي كار بدستي واحد والله كار بدستي وانا والله ابي بين اخوانا ابي بير كان وفي غمر خاص صلى الله عليه وسلم شو اگر تو راسك شو يعني سنتي في غمر كوتوي اگر راسك كدي بو مولنا مولا قال ما مساني ايني ادانشي دي هول بده ما مساي ايني بيتو ما مسان بو فيرمك بداخوا بويا بيويستا هر يكيك لقورا ما نتابجو قشت من هودين شار زي ما نهبي قشت من هول بدين فيري ديني في غمر بين صلى الله عليه وسلم خو في غمري خاص الله صلى الله عليه وسلم بس بيه لمولنا مكان اسر بعده لقى الخلقه والله دواي درشوي يترتو حال في غمر ناسي كيواي دكاندار بازار تاجر حموم عالم قشتي ويكيك لو انا كجرينتينا كان كار بدست بخوا من دوستي يعني بخوا من خوش يعني ابي لا خاطر خوا خوش يعني من كار بدستي مسلمان خوش ابي دجي شيني اوني بلا كابراوتني من حزبك ما حزبك يا من قراك باولاد امر مشونك بخار حزك او حل ابني حتى اولادك كان ما بنا مالك بلان باب سلمان بي بلان با كار بدستي في ضل صوز بي خلقي خوش بي خلقي اي خوش بي يا غمري خاص الله صلى الله عليه وسلم باشترين كار بدس اويك خلق دعاء بوك ايش دعاء بو خلقك يعني بو خلق باشا وخلقيش بو او باشا
غاية على إصلاح منك. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما.